ئەنجومەنی پارێزگای هەولێر لە کۆبنەوەی ئاسایی خۆیدا دۆسیەیەکی گەندەڵی ئاشکرا دەکات سەبارەت بە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری هەولێر. بە جۆرێک مانگانە لەو نەخۆشخانەیە چەندین ملیۆن دۆلار دزراوە لە حکومەتی هەرێم. سەرۆکی لیژنەی دارایی لە ئەنجومەنی پارێزگای هەولێریش ئاماژە بەوە دەکات مانگانە ئەو نەخۆشخانەیە لە ڕێگەی ئێشگیریەوە کە بەناوی ژمارەیەک لە کارمەندەوە گەندەڵی ئەنجام داوە کە ئەو پزیشکانە کارمەندی ئەو نەخۆشخانەیە هەر نەبوونە یاخود مۆڵەتیان هەبووە. سەرۆکی لیژنەی دارایی ئەوەش ناشارێتەوە لە بەرامبەر بڵاوکردنەوەی ئەو راپۆرتە هەڕەشەمان لێکراوە. ئەوەی کە باسیشی دەکەین ئەو گەندەڵیانەی کە ئەمڕۆ باسمان کرد لە بنکەیەکی تەندروستیە وێنەی ترمان لەلای بنکەی تر ئی نەخۆشخانەی تر ینی کۆمەڵێک شتی تر هەیە. بەڵام بەڕاستی ئێمە هەر بەوە ڕاگەویشتوینە سەرەتای کارمان بۆ لەوەی کە هاتوینە بەبێ ئیمکانیەتی کە هەمان بووە. ئێمە تەنانەت نایشی شارمەوە لەو کێسەشە لابەلا هەڕەشەی ئەوەشمان لێکراوە ئەگەر بێت و زیاد بەدوا دەچون بۆ ئەم کێشانە بکەین ئێستیزاکردن و ئیستیفزازکردنمان پێ بکرد. گەندەڵیەکەش بە شێوازێک کراوەبوون منە لە ئیشەگیری لە خۆراک لە دوو لایەن گەندەڕی کراوە لە ئیشەگیریەکە بەردەوام ئەو بەڕێوەبەری بنکە تەندروستیەکە زیاد لە 12 کەسی نووسیوە شەوانە ئیشەگر بە ئینوانی جیاواز بگرە لە ئینوانەکەش فێڵ کراوە ینی بۆ نمونە کارمەندێکی تەندروستی بلیت بری بە پزیشک نووسیوە مانگانە ئەمە درکمان بەوە کردووە تەنانەت ئەو گۆشتەی وەریان گرتە فرۆشتوتیانەوە بێ ئەوەی بدرێتە بە ئەو خەفەرانەی کە شەو لەوێنە بۆیان ئامادە بکرێت کەواتە بە بەردەوامی بە پێ بە دوواداچوونی ئێمە لە ساڵی 2014 تا ئێستا بە بەردەوامی مانگانە لە نێوان 4 بۆ 6 ملیۆن فێڵ لە حکومەت کراوە. هەر لە راپۆرتەکەی لیژنەی داراییدا هاتووە کە مانگانە لە ڕێگەی جیاوازەوە ئەو نەخۆشخانەیە فێڵی لە حکومەت کردووە بە جۆرێک تەنها لە مانگی 2 ساڵی ڕابردوودا زیاتر لە 5 ملیۆن دینار پارەی زیادەی بە گەندەڵی لە حکومەت وەرگرتووە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێرش دەڵێت ئەوە بەشێکی بچووکی گەندەڵیەکە لە هەرێم ڕوودەدات بۆیە پێویستە لایەنە پەیوەنددارەکان بە زووترین کات ڕێوشتۆنی تند لەو بارەیەوە بگرنە بەر. پێویستی بە بڕیاری جدی ئەنجومەن هەیە بۆ ئەوەی بەرپرسانی ئەو دۆسیەیە کە ئەو ئیشیان لە ئەستۆیە بڕیاری پێویستیان لەبارە بدرێ و هەروەها ئەو کەیسە ئاراستەی لایەنی پەیوەندیدار بکرێت چ داواکاری گشتی و دادگاکانە چ دەستەی دەسپاچی گشتی هەرێمی کوردستانە. لە راپۆرتەکەی لیژنەی داراییدا بەشێکی تر لەو گەندەڵێنە ئاشکرا دەکات و ئاماژە بەوە دەکات ئەو نەخۆشخانەیە ساڵانە بەلای کەمەوە 6 ملیۆن دیناری لە حکومەت دزیوە بە فێڵی جۆرا و جۆر ئەوش لە ڕێگەی ئێشگیریەوە بە ناوی خوازراوە یاخود لە ڕێگەی فرۆشتنی بەشە خۆراکی نەخۆشخانەکەەوە کە بۆ چێشخانی نەخۆشخانەکە دیاری کراوە. ئەمە جگە لە چەندین گەندەڵی تر لەو نەخۆشخانەیە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.